بەڵێ بینەرانی عزیز سلااوان لێبێ من یادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتان ئەبم بۆ باسی ڕۆژ میوانەکەشم لە هەولێرەوە بە سوپاسەوە ئامادەیە ئەم شەو مەبەستمە لەگەڵ جەنابی کاک خەسرۆ گۆران بەرپرسی دەستگای گشتی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان لەسەر کۆمەڵێک پرس قسە بکەین دیارە بەرنمەکەی ئەم شەو بە شێوەیەک لە شێوەکان تایبەتمەندی و خصوصیەتێکی ئەوی شەوەیە کە مەبەستمە زیاتر گرنگی بدەین بە قسەکردن لەسەر هەڵبژاردنەکانی ئایاری داهاتووی بڵێن عێراق و هەر بە هەڵبژاردننی ناوخۆی هەرێمی کوردستان مەبەستمە بزانم ئایا ئەگەری ئەوە هەیە کە هەڵبژاردنەکانی عێراق دوا بخرێت چونکە باس لەواکرێت کە سونە بە تایبەتی و بە شێوەیەکی تایبەتریش کورد هەندێک تەحەفوزیان هەیە لەسەر هەڵبژاردن لە ئایاری داهاتوودا ئایا هەرێمی کوردستان و ئایا کورد بڵین تا چەندە ئامادەیە کە بەشداری هەڵبژاردنە بکات و تا چەندە لاری لەوە نییە کە لە ئایاری داهاتوو هەڵبژاردنەکان بەڕێوە بچن و ئایا داواکاریەکانی سونە بای ئەوەیە کە هەڵبژاردنەکانی بۆ دوا بخرێت مەبەستمە قسە لەسەرەوەش بکەین کە بڵین باس لەواکرێت کە لە هەرێمی کوردستان ڕەنگە ئەگەرێکی بەهێز هەیە کە پێش هەڵبژاردنەکانی عێراق هەڵبژاردننی ناوخۆیی بۆ پارلەمان و بۆ سەرۆکایەتی هەرێم لە کوردستان بەڕێوە بچێت ئایا بڕوا و ئەگەرەکان تا چەندە بەهێزن کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەر لە عێراق ئەنجام بدرێت و ئایا پارتی دیموکراتی کوردستان تا چەندە ئامادەیە بۆ هەڵبژاردنەکانی عێراق وارووا بۆ هەڵبژاردنەکانی نێوخۆی هەرێمی کوردستان مەبەستمە قسە لەسەرەوە بکەین چەند ڕۆژێکە زۆر باسی یەکلیستی ئەکرێت کەمتر لەسەر ئاستی ناوخۆ زیاتر لەسەر ئاستی عێراق و بە دیاریکراوی باسی کەرکووک ئەکرێت کە پێویستە بڵین نوێنەرانی کورد پارتە سیاسیەکان سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان تەرکیزی لەسەر ئەوە بێت کە بە یەک لیست بەشداری لە هەڵبژاردنەکانی عێراق بکات بۆ ئەوەی هێزی زیاتر و بەرهەرێمی کوردستان بێتەوە و وەکۆوەی ئەوترێت ئەو شکست لە نێوان کەوانەیە کە ئەو شکستانەی بەرهەرێمی کوردستان کەوتووە و هەندێک لە برینەکان ساڕێژ بکات ئەگەر بە یەکلیستی ئێمە بەشداری هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق بکەین بۆەوەی هیچ دەنگێک نەفەوتێت و زیاتر بۆ ئەوانی بسەلمێنین کە کورد بەرامبەر بە لایەنەکانی دیکەی عێراق یەکدەنگ و یەکگرت و یەک هەڵوێستە کاک خەسرۆ گۆران بەرپرسی دەستگای گشتی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان سلااوتان لێبێ زۆر سوپاس بۆم دەرفەتە ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم هەڵبژاردنەکان لە ئایاری داهاتوو مەبەستم عێراقە دەکرێت یاخود ئەگەری دواخستنی بەهێزە بەڵێ سلااو لە تۆ کاک یادگار و سلااو لە بینەرانی کەناڵی کوردستان 24 خۆشەویست ئەوەی وادەی هەڵبژاردنەکان دیاری دەکات حتمما حکوومەتی عێراقا و کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانە ئەوان وادەکەیان دیاری کردووە کە 12 ساڵی 2010 ماوە لەسەر پەرلەمان کە مسابقەی لەسەر بکات و ئۆکەی بداتە ئەو وادەیە بەپێی ئەزمون هەڵبژاردنەکانی عێراقی هیچ جارێک دوا نەکەوتووە لە دوای ڕوخانی ڕژێم و لە دوای دانانی دەستوری هەمیشەیی عێراق و دەنگدان بە ئەو دەستورە هەر 4 ساڵ جارێک هەڵبژاردنەکان کراون هەردوو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە 2005 کرا لە 2010 کرا و لە 2014 کراوە ئێستاش بڕیار دراوە کە لە مانگی 5 2010 پێش مانگی ڕەمەزان ئەو هەڵبژاردنانە ئەنجام بدرێن دەکرێت یاننا بە مەزندەی ئێمە بەپێی ئەزمموی ئێمە لەگەڵ سیستمی هەڵبژاردننی عێراقی عێراق ڕۆژی زۆر ناخۆشتری بینیوە و هەڵبژاردنەکان هەر کراون بۆ نمونە لە ساڵی 2005 قاعدە شەوان حاکمی مووسڵ و ئەمبار و سەلاحەدین و زۆر شوێنی دیکەش بوون بەڵام هەڵبژاردنەکان هەر کرا لە ساڵی 2010 هەموو ڕۆژێ تەقینەوە هەبوو لە کۆڵانەکانی شارەکانی وەکو مووسڵ و تکریت و بەعقوبە و با بڵین ڕەمادی و فەلوجە بەڵام هەڵبژاردنەکان کرا ئێستاکە وەزعەکە لەبارترە لە ڕووی ئەمنیەوە کە هەڵبژاردنەکان بکرێن یەک کێشە هەیە ئەویش خواستی لیستە سنەکانە ئەوان داوایان کردووە کە هەڵبژیان داوا دەکەن کە هەڵبژاردنەکان ئەگەر بکرێت دوا بخرێت چونکە زۆر لە دانیشتوانی پارێزگا سنە نشینەکان
ئاوارن بەڵام ئەمە بیانۆ نییە چونکە ئاوارە لەکوێ بێت بۆی هەیە دەنگ بداتن بۆ نمونە خەڵکێکی زۆری خەڵکی پارێزگای ئەمبار ئێستا لە سۆرانن لە حەریرن لە شەقلاوان لە هەولێرن لە هەر شوێنێکی کوردستانن بەڵام مافی دەنگدانیان نافەوتێ سندوقیان بۆ دادەنرێت و ڕۆژی دەنگدان ئەو مافەی خۆیان بەکاردێنن و دەنگ ددەن بۆیە بەتەسەوری ئێمە ئەو بیانوەیە کە لیستە سونەکان داوا دەکەن یان پێداگیری دەکەن لەسەری لاوازەوە نابێتە هۆکارێک کە هەڵبژارنەکان دوا بخرێن. باشە کاک خەسرۆ وەکو خۆشت ئاماژت پێدا ئەکرێت کەسێکی عەرەبی سونە خەڵکی ئەنبار بێت لە سۆران دەنگی خۆی بدات و ئەمە واکە پاسا و بیانۆکانی سونە هەندێک لاواز بن و ڕەت بکرێنەوە بەڵام باس لەوە ئەکرێت کە نەتەوە یەکگرتوەکانیش بە شێوەیەک لە شێوەکان هاتۆتە سەرخەت بۆ ئەوەی هەڵبژاردننی داهاتووی عێراق هەڵبژاردن وەکو جەنابتان ئاماژەتان پێدا 12 ئایاری 2010 کە چەند مانگێک 4 مانگ و شتێکمان بۆی ماوە دوا بخرێت ئەم هەواڵە تا چەندە ڕاستە؟ بە پێی معلوماتی من پێچەوانەکەی دروستە نەتەوە یەکگرتووەکان داکۆکی دەکات لەسەر ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە وادەی دیاریکراوی خۆی جارێ ئێمە نابێت لەبیر بکەین کە بەشێکی زۆری ئاوارەکان گەڕاونەتەوە بەڕاستی خەلکی مووسڵ من ئاگادارم بە حکمی ئەوەی خەلکی مووسڵم وە چەندین ساڵ لە مووسڵ ئیشم کردووە خەلکێکی زۆری ئاوارەکانی مووسڵ گەڕاونەتەوە مووسڵ وی ئەمباری شەپۆڵ خەڵکەکە دەگەڕێتەوە و تەنانەت لە ساڵانی پێشوش لە 2005 و 2010 ئاوارە هەر هەبووە یعنی چه ئاوارەی کورد چه ئاوارەی عەرەب هەر هەبووە ئێمەش لە 2010 خەڵکێکی زۆری کوردی ئێمە لە مووسڵ نەبوون لە دهۆک و لە هەولێر و لە قەزا و ناحیەکانی هەولێر و دهۆک سندوق بۆیان دانراوە دەنگی خۆیان بۆ ئەنجومەنی پارێزگای مووسڵ و بۆ کاندیدەکانی پەرلەمانی مووسڵ کرد لە شاری مووسڵ. بەڵێ کاک خەسرۆ هەر سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق ینی کورد هیچ تەحەفوزێکی هەیە یان بە هەموو شێوەیەک کورد پێچەوانەی سونە پێی باشە کە لە ئایاری داهاتوو لە عێراق هەڵبژاردن بکرێت؟ هەڵبژاردنەکە خۆی حکوومەت وادەکەی دیاری کردووە و کۆمسیۆن وادەکەی پەسەند کردووە و ماوە پەرلەمان قسەی لەسەر بکاتن نزیک بوو ئەو ڕۆژە قسە کرا لەسەر پێش 2 ڕۆژە لە پەرلەمانی عێراق بڕیار بوو دەنگ بدرێت لەسەر ئەوە زۆربەی لایەنەکان لەگەڵ ئەوە بوون کە هەڵبژاردنەکان بکرێتن هەرچەندە دەنگدانەکە نهێنیش دەبوو بەڵام بەتەسەوری ئێمە زۆرینە هەیە لە ناو پەرلەمان کە هەڵبژاردنەکان بکرێن بۆ ئێمەی کوردیش وابزانم زۆربەی هەرە زۆری کورد لەگەڵ ئەوەیە کە هەڵبژاردنەکان بکرێن چونکە بە ئەنجامدانی ئەو هەڵبژاردنانە لە قەیرانەکان ئومێدەوارین لە قەیرانەکان دەربچین ئومێدەوارین حکوومەتێکی نوێ بێتەکایەوە و ئومێدەوارین تەشکیلەیەکی نوێ چ لە پەرلەمان و چ لە سڵتەی تەنفیزی بێتە ئاراوە کە بتوانێت گفتوگۆیەکی ڕاستەوخۆ لەگەڵ هەرێمی کوردستان بکاتن و ئومێدەوارین ئەو کێشانەی کە هەڵپەسێردراون چارەسەر بکرێن لە کابینەی نوێدا. بەڵێ کاک خەسرۆ لە داهاتووە لە هەڵبژاردننی داهاتووە ینی ئەوترێت بەرەی شیعە یا شیعی لە عێراق دابەش بووە بۆ دوو بەرە ئەوەی مالکی سەرکردایەتی ئەکات لەگەڵ ئەوەی کە عەبادی سەرکردایەتی ئەکات گەربەینە سەر بڵین هەڵوێست و بڵین معاملە و مامەڵەی مالکی و عەبادی لەگەڵ کورد لە ڕابردوو لە ئێستادا وابزانم پێویست ناکات هەموو تاکێکی کورد و پارتە سیاسیەکان باشتر ئەزانن کە ئەم دوو کەسایەتیە چەند ڕێک و پێک بوون لەگەڵ کووردا کورد ئەبێت چی بکات و چۆن بڕیار لەو بارەیەوە بات کە کام بەرەیان هەڵبژێرێت؟ بەڕای من شەخص گرنگ نییە عەبادیان مالکیان زەیدیان عەمر ئەوەندە لە مەوزوعەکە ناگۆڕێتن مەوزوعی گرنگ ئەوەیە چەند بڕوایان بە دەستور و مافەکانی کورد هەیە بەداخەوە خەڵکێکی زۆر کەم لە سیاسەتمەدارانی ئەمڕۆی عێراق بڕوایان
بەو مافەڕەوایەی کورد هەیە تا لە ئۆپۆزیسیۆن بوون و لە معارەزە بوون قسەی خۆشیان دەکرد و تەنانەت هەندێکیان داکۆکیان لەسەر بەخۆیی کوردستانیش دەکرد بەڵام بینیمان ئەو مافەیان نەدا بە کورد کە تەنانەت دەنگ بدات کە بە خەونێک بە ئومێدێک بە دەربرینێک سەبارەت بە ئایندەی کوردستان کە کورد مافی خۆیەتی ڕێفراندۆم بکاتن و کورد مافی خۆیەتی هەلوێستی خۆی دەربڕێتن بینیمان کرداریان چۆن بوو و ڕەفتاریان چۆن بوو دوای ئەو ڕێفراندۆمە هاتن کەرکووکیان داگیر کرد هاتن ماڵی خەلکیان تاڵان کرد خەلکی دووسخورماتۆیان دەربەدەر کرد و ئەگەر پێیان بکرابایە بەخوا تا سنوورەکانی کوردستان و تورکیا و ئێران دەڕۆیشتن واتە بینیمان چۆن لە نێوان شەو و ڕۆژێکە تەنانەت دەستەواژەی وەکو هەرێمی کوردستانیانیش گۆڕی بۆ باکووری عێراق و شیمال الحەبیب و محافەظات شیمال العێراق بۆیە تاکە زامنی پاراستنی ئەو دەستکەوتانەی کوردستان و بەدەستهێنانی دەستکەوتی دیکە و جێبەجێکردنی بەندەکانی دەستور یەکریزی ماڵی کووردە بەداخەوە لایەنە عەرەبیەکان لەسەر پەرتەوازەی کورد کار دەکەن و هەموو کاریان ئەوەیە بۆ ئەوەیە کە ماڵی کورد لێک بترازێ و ئەو دەنگە بەهێزەی کورد کە لە ڕوخانی ڕژێمەوە تا ئێستا هەبووە نەمێنێتن لە بەغدا لە 2005ەوە تا ئێستاکە سێ قوتبی ئەساسی هەبووە لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق مکەونی کوردستانی مکەونی شیعی مکەونی سنی و ئەو ئستیفافەش بەردەوام بووە هەردەم دەنگیان بۆ خۆیان داوە بە پێی بەرژەوەندی خۆیان تا مام جەلال نەخۆش نەکەوتبوو و تا ساڵی 2014 کورد یەک هەلوێست بوو لە بەغدا بەڕاستی یەک هاوپەیمانی هەبوو بە ناوی هاوپەیمانی کوردستانی یەک سەرۆکایەتی هەبوو و ئەو کووردا هەر هەمووی یعنی ناڵێم سەدی سەد بەڵام 99% وەکو یەک دەنگی ددا و بەرژەوەندی کوردستان لە پێش بەرژەوەندی حزبی و لە پێش بەرژەوەندی تاکە کەسی بوو بەداخەوە ئەمان نەما لەو فترەی دواییە لە 2015ەوە ئەو هاوپەیمانیە نەما بۆیە لاواز بووین لە بەغدا دوای نەمانی ئەو هاوپەیمانیە هەر حزبێک و لە ئاوازێکی دەخوێند بۆیە دەستی نەیارانمان کەوتە ناومان و ئێمەیان لاواز کرد و ئەوەی ویستیان تیان پەڕات ناو پەرلەمانە بۆ نمونە بودجە ئەوە خەریکن لە 17% بیکەم بە 12 و زۆر یاسایان تێپەڕاند کە لە بەرژەوەندی کورد نەبوو وەکو یاسای حەشد شعبی و هەموو باڵێ بەڵێ بمبورە کاخەسرۆ سەبارەت بە پەرتەوازایی نێوماڵی کورد لە بەغدا یعنی هەندێک جار وا هەستەکەین کە پەرلەمانتارەکان و نوێنەری فراکسیۆنە کوردستانەکان وا قساکەن وەکوەوەی ئێوە نەبوو بێتن کە لە بەغدا بوو بن یعنی ئێوە ئەزانن ئەگەر لەوێ یەکدەنگ بن هەمیشە ئەتانوت لەم لای حەمرینەوە ململانەی حزبایەتی یەکەین ئاساییە لەو لای حەمرینەوە کوردایەتی یەکەین بەڵام لەو لای حەمرینەوە ململانەی حزبایەتیەکان لە بەغدا زۆر گەرم و گورتر و تۆختر و زەقتر بوو لە کوردستان کە فراکسیۆنە کوردستانیەکان کاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانەیان بە ئێوە بۆ ئێوەیان ناردووە بۆ بەغدا بۆی نوێنەرایەتیان بکەن ئەم متمانەیە ئایا بەم پەرتەوازەیە ئێوە پاداشتی خەڵکتان داوەتەوە؟ بەداخەوە جێداخە هەندێک لە پەرلەمانتارانی کوردستان لە بەغدا بوون بە محامی حەیدەر عوبادی و بوون بە پارێزەری حکوومەتی عێراق نەک پارێزەری خەڵکی کوردستان و خواستەکانی خەڵکی کوردستان جێی داخە کە هەندێک لەو پەرلەمانتارانە ڕۆلی زۆر سلبیان دەبینی و دەتوانم بڵێم تا حەدی موئامەرە و کۆدەتایان لە گەلی خۆیان و لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە خەڵکی کوردستان دەکرد تەنها بۆ بەرژەوەندی حزبی خۆیان ئەمە جێی داخە بەڕاستی لە جیاتی ئەوەی پاڵپشتی حکوومەتی هەرێم بین لە جیاتی ئەوەی پاڵپشتی خواستەکانی خەڵکی هەرێم بین لە جیاتی ئەوەی پاڵپشتی موچەی خەڵک بین ئێمە هەندێک لە ئێمە نامەوێ ناوبێنم دژی ئەو تەوەجوهە ئیشیان دەکرد و بەعکسەوە پێیان خۆش بوو کە حکوومەتی بەغدا قوتی خەڵک ببڕێتن و لەوانەیە ئەوان ڕێنمایی بەغدایان دەکرد کە ئەو هەنگاوانە بەهاوێژێت و نایشارنەوە بە ئاشکرا
دەڵێن ئێوە بە ئێمە دەڵێن ئەوەندە فەرمانبەرە نیە لە کوردستان، ئێوە بە ئێمە هەندێک لە ئێوە بە ئێمە دەڵێن وا بکەن وا بکەن، هەندێک لە ئێمە دەچین لە بەغدا دەڵێن موچەی ئەو پارێزگایە سرف بکەنی ئەو پارێزگایە سرف نەکەن. من ڕۆژێک لە مناقەشەیەکە لە بەرنامەی بالحرف الواحد لە قەناتی شەرقیە بمشتمڕم لەگەڵ وایل عەبدولەتیف و کۆمەڵێک سیاسەتمەداری شیعە و سنەی فراکسیۆنە جیاجیەکان لە بەغدا. وایل عەبدولەتیف بە منی گوت ئێوە 12% 17% نین. گوتم بە چ پێوەرێک تۆ دەڵێیت ئێمە 12%ین؟ گوتی کاکە ڕئیس سەرۆکی فلان فراکسیۆنی ئێوە لە پەرلەمان دەڵێت ئێمە 12%ین ئێمە 17% نین. یعنی ئێمە وامان لێ هات کە هەر یەک لە ئێمە لە ئاوازێک بخوێنێ. ئەوەش لە چی هات؟ لە نەمانی مرکزیەت و لە نەمانی مامجەلال لە بەغدا و لە نەمانی هاوپەیمانی کوردستانی و یەک سەرۆکایەتی هاوپەیمانی. هەر پەرلەمانتارێک و ئەو مافەی بەخۆی ددا بە کەیفی خۆی بچێتە سەر تەلەڤیزیۆن و قسە بکات جا باش یان خراپ چەندی لێ تێگەیشت و چەندی لێ دەزانی ئەوەی دەگوتن و بیری نەدەکردەوە کە ئەو قسانەی دەیکاتن دەبێتە بەڵگە لەلایەن نەیارانی کوردستانەوە. ئومێدەوارم ئەوەی تێپەڕی لەم ڕۆ بەولاوە لە خولی ئایندەی پەرلەمان دیسان بەهێزەوە بچینە بەغدا و ئەو هاوپەیمانە کوردستانیە بهێنینەکایەوە. ئێمە کەم نین، ئێمە ئێستاکە لە بەغدا 65 کورسی پەرلەمانیمان هەیە. ئەگەر یەک ڕیز بین و بیری کۆدەتا و انقلاب لە نێومان نەبێتن و بەرژەوەندی باڵای حکوومەت و هەرێمی کوردستان ئاواتی ئێمە بێتن، بەخوا هیچ بڕیارێک هیچ یاسایەک تێناپەڕێت لە پەرلەمانە بێ ئێمە. باشە، من زیاتر پرسیار ناکەم لەسەر شتەکانی ڕابردوو، مەبەستمە بۆ داهاتوو بڕوانین بۆ ئەوەی کورد بەهێزتر بێت لە بەغدا، چونکە دۆخ و پرسی کورد لە بەغدا زۆر زۆر جیاوازە لە هەرێمی کوردستان. لە لێدوانێکدا ئاماژەت بەوە داوە بۆ هەڵبژاردننی عێراق یەکلیستی بۆ سەنگی کورد ئێجگار پێویستە. پێت وایە لە داهاتووە و ئێوە تێڕوانین ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان بتوانن ئەم یەکلیستیە، ئەم یەک فراکسیۆنیە، ئەم یەک دەستەی سەرۆکایەتیە لە بۆ پەرلەمانی عێراق زامن بکەن؟ بەخوا تەوجیهاتی بەڕێز سەرۆک بارزانی و قیادەی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە 2014 تا ئێستا بۆ پەرلەمانتارانی ئێمە ئەوە بووە کە یەک ریزی بپارێزین و بە یەک دەنگ قسە بکەین لە ناو پەرلەمانە. ئەوە ئومێدی ئێمە بووە و خواستی ئێمە بووە. یعنی لە هەموو دەنگدانەکان ئێمە ویستومانە وەکو یەک دەنگ بدەین چی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئەوە بکەین. بەڵام بەداخەوە گوێڕایەل گوێ لەمان نەدەگیرا. یعنی لە کاتی دەنگدانە بۆ یاسای حەشد شەعبی بەداخەوە چەند هاوارمان کرد، چەند داوامان کرد کە دەنگ نەدەن، چونکە ئەمە خەتەرە، لە ئایندە دەبێتە خەتەر بەسەر کوردستانە. گوێیان نەدا ئێمە و وەکو خۆیان دەنگیاندا وەکو ئێمە دەنگ نەدرا. لە کاتی متمانە سندنەوە لە وەزیرەکان هەروەها، لە کاتی متمانە سندنەوە لە چەند پارێزگارێک کە دۆستی کورد بوون هەروەها، لە زۆر شت بەداخەوە بەجیا دەنگمەنداوە. ئێستاکە ئومێدەوارین و ئێمە خواستی ئێمەیە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەم بەرنامەوە ینی ئەوە ڕوون بێتەوە وەکو پارتی دیموکراتی کوردستان ڕای فەرمیتان ئەوەیە کە بە یەک لیست بەشداری هەڵبژاردنەکانی عێراق بکەن و لەم ساتەوە ئێوە ئامادەن بۆ هەماهەنگی لەگەڵ هەر لایەنێکی بە یەک لیستی داوا بکە لەگەڵ ئێوەیە بۆ پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردنەکانی عێراق؟ بەڵێ حتمەن ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان دەبانەوێت بە یەک هاوپەیمانی هاوبەش هەموو قەوارە سیاسیەکانی کوردستانی بگرێتەوە بچین بۆ بەغدا و وەکو هاوپەیمانیەکی بەهێز ڕفتار بکەین و ئیدامان باش بێت لە ناو پەرلەمانە، نەک هەر قەوارەیەک و هەردوو پەرلەمانتارێک بۆ خۆی ئەوها دەرەقەتمان دێن. بەڵام ئەگا یەک ریز بین و یەک سەف بین ئێمە بە هیچ شێوەیەک دەرەقەتی ئێمە نایەن. بەڵێ بۆ هەڵبژاردنەکانی دوای سێمانجی دیکە یان چوارمانجی دیکە ئێمە وەکو پارتی لەگەڵ ئەوەین کە یەک هاوپەیمانی هاوبەشمان هەبێتن و بۆ ئەو مەبەستەش لەگەڵ چەند لایەنێک قسەمان کردووە. من دوێنێ شەو لەگەڵ برایان لە یەکگرتو قسەم کردووە، شاندی ئێمە پێرێت چوو بۆ سلێمانی لەگەڵ برایانی یەکەتی قسەیان کردووە. ئێمە دەمانەوێت نەک بەس یەکگرتو و پارتی وێکەتی بەڵکو و گۆڕان و کۆمەڵ و
هەموو ئەو قوارە سیاسیانەی کە هەن وەکو هاوپەیمان وەکو ئەتیلاف یەک ئەتیلاف بین لە بەرامبەر ئەتیلافەکانی دیکە ئێمە نەچین هاوپەیمانی لەگەڵ سەدریەکان بکەین بەجیا لەگەڵ عێراقیە بکەین بەجیا لەگەڵ پێشەوەی لەسەرەوە قسە بکەین کاک خەسرۆ. عەبادی یەکلیستی و هاوپەیمانی پارتی و یەکێتی و یەکگرتو لە ئێستادا بە شێوەیەک لە شێوەکان مسۆگەر بۆ هەڵبژاردنەکانی عێراق؟ نەخێر هیچ شتێک مسۆگەر نەبووە. ئەمە داوامان کردووە هەموو قوارە سیاسیەکانی کوردستانی نەک تەنها بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵکو بۆ ئەنجومەنی پارێزگاکانیش لە مووسڵ و دیالە و سەلاحەدین و کەرکووک ئەگەر کران بە یەک هاوپەیمانی بچین جارێ ئیسیفادەی چییە؟ جارێ زۆرتر کورسی بەدەستدێنین و یەک ریزیەکەمان دەپارێزین و بە هەیبەتەوە دەچینە ناو پرۆسەی سیاسیە و دەتوانین داکوکی زیاتر لەگەڵ یەکێتیمانی کوردستان گفتوگۆی لەسەر کرا و وەڵامی یەکێتیتان وەرگرتوتەوە بۆ یەکلیستی بۆ هەڵبژاردنەکانی عێراق؟ تا ئێستاکە هیچ وەڵامێک تا ئێستاکە هیچ بڕیارێک نەدراوە، تەنها گفتوگۆ کراوە، تەنها داوا کراوە کە شتێکی وا بێتن هەر لایەنێک دەیەوێ دیراسەتی ئەو مەوزوعە بکاتن پێویستی بە یەک دوو ڕۆژ هەیە دیراسەتی ئەو وەزع بکاتن و لەگەڵ قیادەی خۆی و قاعیدەی خۆی قسە بکاتن و دواتر اینجا کۆ ببینەوە وەڵام بدەنەوە. باشە وەکو کۆتا پرسیار بەر لەوەی بچمە سەر هەڵبژاردنەکانی کوردستان گەر بە کورتی وەڵام بێتەوە زۆر سوپاس دەکەم. ئەگەری ئەوە هەیە ئەگەر پارتی سەرکەوتوو نەبوو لە دروستکردنی یەکلیستی و هاوپەیمانی لەگەڵ لایەنە کوردستانەکان لەگەڵ لایەنێکی عەرەبی سوننە یان شیعە هاوپەیمانی دروست بکات؟ نا من بە دووری دەزانم هیچ لایەنێکی کوردستانی لە ئەمڕۆ لە ئێستادا هاوپەیمانەتیەک دروست بکاتن لەگەڵ لایەنێکی عەرەبی. ئەگەر بکرێت کورد هەمووی پێکەوە بیکات باشە، یان ئەگەر نەکرێت هەمووشی نەبن هەندێکیان بیکەن. ئەگەر هەش نەشکرا احتیمالە وەکو ساڵی 2014 هەر حزبێک و بۆ خۆی هەر قوارە سیاسیەک و بۆ خۆی بەجیا بچێتە بەغدا. ئێمە ئێستا 5 قوارەی سیاسین لە بەغدا و هەوڵماندا هاوپەیمانەتیەک دروست بکەین بەداخەوە سەرکەوتوو نەبووین لەبەر کێشەکانی کوردستان ڕەنگی دایەوە. ساڵی یەکەم باش بوو، ساڵی یەکەم کە حکوومەت دروست کرا لە کوردستان، حکوومەتی نیشتیمانی و هەمومان بەشدار بووین لە حکوومەت. لە بەغداش یەک ڕیز بووین ساڵی 2014 بەڵام دواتر لێکترازان پەیدا بوو و لاواز بووین بەرامبەر لایەنەکانی دیکە و ئەوانیش ئەو لاوازیەیان قۆستەوە. بەڵێ جەنابتان بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستانن بەپێی زانیاریەکانی تۆ نەک بەپێی بۆچوون ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پارلەمان و سەرۆکایەتی هەرێم پێش هەڵبژاردنەکانی عێراق تا چەندە ئەگەرێکی بەهێزە؟ جارێ ئێمە وەکو پارتیان هیچ لایەنێکی سیاسی ناتوانن بڕیاری ئەوە بدەن کە هەڵبژاردن دەکرێت. دیاریکردنی وادەی هەڵبژاردنەکان لە دەستهەڵاتی حکوومەتی هەرێمە و لە دەستهەڵاتی یعنی حکوومەت بڕیار دەدات دوای ڕاوێژ لەگەڵ پەرلەمان و لەگەڵ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن. کۆمیسیۆن گوتوێتی ئێمە 120 ڕۆژمان پێویستە، نازانم 100 چەند ڕۆژمان پێویستە و ئامادەن ئەوان ئەو هەڵبژاردنانە ئەنجام بدەن و حکوومەتیش بە باشی زانیوە کە لە پێش هەڵبژاردنەکانی عێراقی بکرێتن. دەکرێت یان ناوە بزانم وەڵامی بەڕێز سەرۆکی حکوومەت وەڵامی بەڕێز سەرۆکی حکوومەت زۆر ڕوون و ئاشکرا بوو دوێنێ پێرێکە لە پرس کۆنفرانسەکە گوتی ئێمە هەفتەی بێتەوە لەگەڵ کۆمیسیۆن و پەرلەمان مەسەلەی وادەی هەڵبژاردنەکان یەکلایی دەکەینەوە. هەر کاتی حکوومەت و پەرلەمان و کۆمیسیۆن بڕیاریاندا کام ڕۆژ وادەی هەڵبژاردنە حتمما ئێمەی پارتیش پەسەندی دەکەین، قبولی دەکەین و بەشداری دەکەین. بۆ معلوماتان ئێمە بەرپرسێکی باڵای لایەنێکی سیاسی لە دەرەوەی بەرنامە بە منی وت هیچ کام لە پارتە سیاسیەکانی کوردستان ئامادە نین بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە ماوەی ئەم دووسێ مانگەی داهاتووە. پارتی دیموکراتی کوردستان ئامادەیە پێش هەڵبژاردنەکانی عێراق یاخود پێی باشە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت؟
هیچ سیاسیەک ناتوانانی لە جیاتی لایەنێکی دیکەی سیاسی قسە بکات من ئەو حەقە بە خۆم نادەم لە جیاتی گۆڕان یان یەکەتی یان کۆمەڵ یان یەکگرتو یان شیوعی یان سوسیالیست قسە بکەم هیچ کەسێکیش بۆی نییە لە جیاتی پارتی دیموکراتی کوردستان قسە بکە نەخێر ئێمە وەکو پارتی لەگەڵ ئەوەین کە هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا بکرێت و قەتعاً ئەو بۆچوونەی ئەو هەواڵەیان ئەو برادەرە کە وای گوتووە ڕاست نییە ئێمە وەکو پارتی ئامادەین بۆ هەڵبژاردن باشە کۆتا پرسیارم زۆر بە کورتی وەڵامم بیتەوە بەنیازن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردنەکانی ناوخۆ بە یەک لیست بەشداری بکەن و بچنە ناو کێبڕکێکەوە باس لە ئەوە نەکراوە کە بەڵێ بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق باس لەوە کراوە کە هاوپەیمانی دروست ناوخۆ باسی بەڵام بۆ هەڵبژاردنەکانی ناوخۆ بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان هیچ باسێکی ئەوها نەکراوە جارێ و هیچ شتێکی ئاواش لە ئارەدا نییە جارێ باشەکە خەسرۆ گۆران بەرپرسی دەستگای گشتی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ زانیاریەکانتان سپاس بەڵێ بینەرانی عزیز باسی ڕۆژ کۆتایی هات ڕێزی یادگار فایق و تەواوی هاوکارانم لە سلێمانی و هەولێر تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی